بابەتە گرنگە بۆیە لەگەڵ بەڕێز دڵشاد موانی کە بەڕێزیان خاوەنی بڕوانەوەی ماستەرن لە گرێبەستە نەوتیەکانە لە شاری بەرمینگهامەوە لە بەریتانیا لەگەڵمانە بن. بەڕێز دڵشادەم کاتت باش سڵاوت لەبێت. ئەمێ باسیەوە بکەین کۆتایی هاتنی گرێبەستی نێوان عێراق و تورکیا لێکەوتەی چی ئەبێت؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوا سپاس بۆ جەنابتان، هیوادارین بینەرانی بەڕێز سەلامەت و تەندروست بن. طبیعی هۆکاری هەموارنەکردنەوەی ئەو گرێبەستە لەلایەن تورکیاوە هۆکارێکی ئابووری هەیە و تورکیا دوو کەیسی یەک لە دوای یەکی لە دژ بەس کراوەتەوە لە دادگای ICC لە پاریس. ئەتوانین بڵێن بەکو دوو قۆناغ بۆ هەمان کەیس دەستنیشانی بکەین. تەبیعی قۆناغی یەکەمیان ئەوە بوو کە پێی ئەوترێت ئەکەوێتە بینی ئەو ساڵانەی 2014 بۆ 2018 ئەوە بوو کە بوو بە هۆکاری ئەوەی کە هەناردەی نەوتی کوردستان ڕابگیرێ و تورکیا قەرەبووی 1.5 ملیارد دلار کەوتە ئەستۆی. ئەمە کۆتایی کەیسەکە نییە دژی تورکیا. ئەم کەیسە کەیسێکی کراوەیە وەکو ئەڵێ پێندینە بۆ چونکە قۆناغی دووهەمی کەیسەکە ئێستا لە دادگایە و چاوەڕان ئەکرێت کە تورکیا دووبارە چارج بکرێتەوە یا قەرەبوویەکی تر بخرێتە ئەستۆی تورکیا. ئەویش پەیوەندی بە قۆناغی دووهەمی کەیسەکەەوە هەیە کە ئەکەوێتە ساڵانی 2018 بە 2023. ئێمە لە 2023 نەوتەکە وەسێ برا. ئەوەی کە تا ئێستا بووە لە ICC براری لەسەردراوە پەیوەندی بە 2014 بە 2018 هەیە. 2018 بە 2023 هێشتا ماوە لە پێندینایە ئەم کەیسە. بۆیە تورکیا بەڕاستی هۆکاری سەرەکی هەموارنەکردنەوەی ئەو گرێبەستەی ساڵی 2073 بۆ ئەوەیە کە ئەم کارتێکی فشاری بەدەستەوە بێ بۆ ئەوەی عێراق ناچار بکات کە یا دەست لەو بەشی دووهەمی کەیسەکە بکشێنێتەوە و لە هەمان کاتە ئیختیاری شێوازێکی تر لە گرێبەست ئەخاتە بەردەستی عێراق کەوا بێ بە نەفەسێکی ترەوە ئەم گرێبەستە تەنها لە چوارچێوەی هەناردەی نەوتە نەبێت، بەڵام گەورەی کات پیکچەیەکی گەورەتر بکە کە خۆی لە هەناردەکردن و مەسەلەن ڕێگای وشکانی و ڕێگاکانی تری کە ئەوە پێوتێت دیڤلۆپمنت ڕۆدوەی. بۆیە ئەوێت لە هەمان کاتە کە کارتێکی فشاری بەدەستەوە بێت دژی عێراق کە دەست لەو قۆناغی دووهەمی گرێبەستەکە هەڵگرێت. باشە کار دڵشاد پێت وایە ئەم ڕێکەوتنە ئەبێتە هەنگاوێکی جدی و نوێ بۆ بەتایبەت ئەو ڕێکەوتنەی ئەمڕۆ بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان یان با بڵێن عێراق بەڵێنەکانی بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم نابات سەر زۆر جار کێشەکە لەمەیە، ینی ئەم جارە چۆنە بێت؟ وەی بۆ ئەوەی جوان لە پرسیارەکەی جەنابێت تێبگەین یا بینەرانی بەڕێز تێبگە، ئێمە ئەبێت سەیری پیشەسازی نەوتی هەرێمی کوردستان بکەین کە چۆن دابەش بووە بەسەر دوو بەرەیە لە ئێستاە. بەرەی IP Core بەرەی ئەو کۆمپانیانن کە خۆیان لە 8 کۆمپانیا ئەبینەوە کە لە ساڵی 2023 هاوپەیمانیەتێکیان دروست کرد، بە زۆری ئەو کۆمپانیانن کە قەرزاری حکومەتی هەرێم بوون کە نەوتی هەرێم لە ساڵی 2023 وەستا حکومەتی هەرێم نەیتوانی شایسە دارایەکانیان بە ئەم بەرەی IP Core جارێ بە هەڵواسراوی و متعلقی ماوەتەوە بەڕاستی بەرە ئەو کۆمپانیانی کە کەوتونەتە دەرەوەی IP Core وەکو کۆمپانیەکانی کارگروپ و ڕۆزنەفت و گازپرۆم و هەندێک کۆمپانیای بچووکی تر، ئەمانە حکومەتی هەرێم لەسەر ئەساسی ئەم کۆمپانیانی دەرەوەی IP Core ئەوێت نەوتێک بدا بە عێراق و لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ. بەڵام فرۆشتنی نەوتی IP Core یا ڕێکەوتن لەسەر هەناردەکردنی نەوتی IP Core هێشتا بە هەڵواسراوی ماوەتەوە، هێشتا بڕیاری تەواوی لەسەر نەدراوە، هێشتا نەکەوتۆتە قاڵی بێجێبەجەکردن. ئەوەی کە حکومەتی هەرێم ئەڵێت نەوت تەسلیمی سۆمەوە کە بەرامبەر بە بودجە،
ئەوەی نەوتی کۆمپانیەکانی دەرەوەی آیپی کۆرە کە بە بڕای من لە 200,000 بە تێکڕا یعنی لە باشترین حاڵەکەتە لە 200,000 بەرمیل لە ڕۆژەکە تێپەڕ ناکات. بەڵام ئەگەر کۆمپانیەکانی آیپی کۆر ئەوانە هێشتا ماون و هێشتا دانووسانیان لەسەر پێویستە بکرێت و چاوەڕێ ئەکرێت نەوتی کۆمپانیەکانی آیپی کۆر بەڕاستەخۆ بفرۆشرێت بۆ چونکە شایستە دارایەکانیان پێویستی بە زەمان هەیە و هەروەها حکوومەتی هەرێمیش خۆی پێگەی ئابووری خۆی ئەتوانێت لەو لایەنەوە بەهێزکە و ئیلتیزاماتی تر هەیە حکوومەتی هەرێم پێویستە ئیلتیزامی گەوە بکە یعنی هەناردەی نەوتی هەرێم ئەکرێ بە دوو ڕێگا بێ یا بە دوو ڕێڕەو بێ ئەم دوو ڕێگەیە کێشەکە چارەسەرەکات بەڵێ کێشەکە چارەسەرەکە قۆناغێکی باش ئێمە ئەچینە پێشەوە بۆ چونکە لە ڕێگەی هەناردەی نەوتی دەرەوەی کۆمپانیەکانی آیپی کۆرەوە بودجەی خەڵک دابی نەکرێ وە خەڵکی کوردستان ئیتر چاوەڕوانی نەدانی بودجە ئەوانە ناکەن دوو ڕێگەیە چۆنە کاک دڵشاد ئەگەر ینی وردەکاری ئەم سیناریۆی کە لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێما بێت چییە بێ؟ خۆی ئەم سیناریە بەڕێز سیناریۆیەکی نوێ نییە کە تاقی نەکرابێتەوە پێشوەفت ئێمە لە کازاخستان هەمان سیناریۆ پەیڕەو کراوە و لە ئازەربایجانیش بە سەرکەوتوی پەیڕەو کراوە ئەوەی کازاخستان دوو جۆر نەوت هەناردە ئەکرا لە بۆریەکانی رووسیا کە بەشێکیان بەشی کۆمپانیەکان بوو و بەشێکیان بەشی دەوڵەت بوو خۆی و لە ئەوەی ئازەربایجان زۆر پەیوەندیدارە بە تورکیاوە بۆ چونکە ئێمە باکۆ بەتلیس جەیهانمان هەیە کە نەوتی ئازەربایجانی پیاڕوا بە هەمان شێوە ئەو نەوتە دوو جۆر نەوتن هەم نەوتی کۆمپانیەکانە هەم نەوتی دەوڵەت و نەوتی تریشە حکوومەتی تورکیاش لەگەڵ ئەم جۆرە استراتیژەیە لەگەڵ ئەم سیناریۆیە دەست و پەنجەی نەرم بووە چونکە ئێستا حالیان پێشوازی لە ئەو جۆرە استراتیژە کردووە لە ڕێگەی هەناردەی نەوتی ئازەربایجانەوە بۆ جیهان ئەم نەوتە طبیعی ئێمە یەک بۆری نەوتمان هەیە ئەو کاتە لە سنووری فیشخابوون و لە جیهانیش پێویستە ژمێریاری تەکنۆلۆژی زیرەک دابنرێ بۆ ئەوەی کە نەوتەکە لەیبڵی لێبدرا کە ئەم نەوتە نەوتی کێوەکو ئەویان دوو نامە بۆ دوو کەسی جیاواز لە ناو یەک پۆستا بێ یا لە ناو یەک بۆکسا بێ بەڵام تایتڵەکانیان جیاوازن شتێکی زۆر سروشتیە شتێکی زۆر نۆرمەڵە بۆیە ئەکرێت ئەمە ببێ بە بەردی بناغەی دروستکردنی متمانە لە بینی هەرێمی کوردستان و عێراقا و هەروەها کۆمپانیەکانی آیپی کۆریش یا کۆمپانیا بیانەکانیش دڵنیاییەکی باشن پێویستە کە داهاتی نەوتەکان کە ئەفرۆشرێت بە شێوازی ڕاستەوخۆ بچێتە ئەکاونتێکی گەرنتیە ئەوەی کە پێوەتی ئیسکرۆ ئەکاونت بۆی دوجار ئەوانیش دڵنیا بن لەوەی کە پشکەکانیان وەرەگرنەوە و ئەکرێت دڵشاد ئەکرێ هەرێم ئەم دڵنیاییە لە عێراق وەربگرێت نەوتەکەی بفرۆشێت یاخود با بڵین بەیەکەوە لەگەڵ عێراقا نەوت بفرۆشن ئەتوانێت پشت بە عێراق بەستێ لە کاتێکە مازای عێراق پابندی هیچ گرێبەست و هیچ ڕێکەوتنێک نابێت ینی ئەتوانێت لەگەڵ عێراقا ڕاستەوخۆ بیفرۆشێت و نەکەوێتەوە یاخود با بڵین لە ڕێگەی سۆمەوە نەبێت خۆی ئەم ڕێکەوتنە یعنی دان بە سەروەری عێراقا ئەنێ دان بە پێگەی فیدراڵی عێراقا ئەنێ لە هەمان کاتە ڕێکەوتنێکە پێوتی ڕێکەوتنێکی هاوبەش ئەمە ڕێکەوتنێکی تاکلایەنە نییە کە حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیایەکە بیکە ئەم ڕێکەوتنێکی هاوبەشە و حکوومەتی عێراق ئاگاداری تەفاسیل و وردەکارەکانێتی چونکە ئەبێت دانووسانکارانی کوردستان وەکو دیبلۆماسیەکی ئابووری لەسەر مێزی گفتوگۆ حاڵەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانە بە تەواوی ڕوونکەنەوە چونکە دوجار ئەم قەرزەی کە کەوتۆتە پێی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها قەرزێک نییە لەسەر حکوومەتە قەرزە لەسەر عێراقیش چونکە دوجار ئێمە لە چوارچێوەی عێراقین بۆیە عێراق پێویستە ئەم ڕێکەوتنە قبول بکات بۆ چونکە سیادەی عێراق پارێزراوە و عێراق ئاگاداری ڕێکەوتنەکانە ینی هۆکاری سەرەکی ئەوەی کە عێراق کەیسی دژی تورکیا بەرز کردەوە لە محکمەی ICC لە پاریس ئەوە بکە بیانەکەی ئەوە بکە ئێمە ئاگامان لە
لە ڕێکەوتنەکان نییە تۆ بەبێ ئاگاداری ئێمە نەوتت لە هەرێمی کوردستانەوە گوتۆ هەنا لێ دەروە کردووە یعنی ئەسلی مەوزوعەکە ئەوەیە کە لە ڕێکەوتنێکی هاوبەش بێ وین وین ریلیشنشیپ بێ یعنی هەموو کەس براوەیە لەم ڕێکەوتنەیە اینجا زۆر شەفافە و حکومەتی عێراق داهاتێکی مسۆگەر ماڭانە لە ڕێگەی سۆمەوە لە هەرێمی کوردستانەوە بۆیە ڕوا و کاک دڵشاد عێراق ئەوێت بۆری نەوتی کەرکووک بانیا زیندوو بکاتەوە خۆی ئێستا ئێمە هەم من پێشتر باسم کرد ئەم ساڵە ساڵێکی زۆر زۆر استراتیژی و چارە نووساسە بەنسبەت هەرێمی کوردستان و عێراق و ئەوەوە بۆ چونکە بڕیار دراوە هەناردەی نەوتی ببوورە ئەو گرێبەستەی 73 هەموار نەکرێتەوە و تورکیا ئەیەوێت بە شێوازێک لە شێوازەکان پێگە استراتیژەکەی خۆی بەهێزکا و بیسەپێنێ و عێراقیش هاتووە ئەوێت دەست بۆ پلانی بیبەرێ ئەڵتەرناتیڤ سەڵوشنێک بۆ ئەوەی بە تورکیا بڵێ کە ئێمە ڕێگەی بیمان هەیە یا ڕێگەیەکی ترمان هەیە ئەگەر بە نەرمی لەگەڵ شێوازی بەڕاست ڕێگەی ینی بەڕاستی ڕێگەی بیان هەیە کاک دڵشاد خۆی ئەمە بەڕاستی دەستبردنە وەکو سیاست دەستبردنە شتێکی زیرەکانی و دەستبردنە بۆ کەیسێکی گرنگ ئەوەی کە عێراق کردوێتی بەڵام لە ڕێگەی ئابوورێکەیەوە و لە ڕێگەی کردارێکەیەوە هاوکێشەیەکی زۆر زۆر ئاڵۆزە و ئەکرێت نەبێت بە سەرچاوەیەک بۆ هەناردەکردنی نەوتی عێراق بۆ چونکە تێچوونەکەی زۆر زۆرە و شارەزایان قەناعەتیان وایە کە ئەگەر ئەو نەوتە لە باشترین حاڵەکاتە لە ڕێگەی باناسکردکووکەوە بنێت درێ بۆ هەر بەرمیلێک $15 تێچوی هەیە لە کاتێکا ئێمە ئازانین لە ڕێگەی بەسەوە ئەوان 6 سنتەیەن یعنی فەرقەکە زۆر زۆر جیاوازە بەڵام ئۆپشنەکان ئۆپشنێکی کراون لەبەر دوو هۆکار یەکەمیان لەبەر ئەوەی کە ئابڵقە ئابوورەکانی سەر حکوومەتی سووریا ئاسان کراون ئەمریکا بڕیاری داوە ئەو ئابڵقانە هەڵگرێەوە سووریا ئەتوانێت وەکو دەوڵەتێک بێت گرێبەستێکی لەو شێوە واژوو بکە و حکوومەتی عێراقیش نایانەوێ هەموو هێرکەکانیان بخەن ناوەیەک سەبەتەوە بە تایبەتی ئەوان ئەیانەوێت هەناردەی منفەزێک بدۆزنەوە بۆ ئەی هەناردەی نەوتەکەیان لە ڕێگەی عێراق و تورکیا لە ڕێگەی کوردستان و تورکیاوە نەبێ ببوورە بۆیە ئەمە وەکو استراتیژێکی درێژخایەن ئەکرێ وەکو سیاسی باسیکەن ینی وەکو ئەڵتەرناتیڤ سەڵوشن و وەکو کارتێکی زەخت لەسەر مێزداینێن لەگەڵ ڕێکەوتنەکان لەگەڵ تورکیا و لە هەرێمی کوردستانە بەڵام وەکو کردداری بابەتێکی زۆر زۆر ئاڵۆزە ناکرێت بۆ چونکە ئێمە هێشتا مەترسی داعش لە ناو سووریا ماوە و ئەم بۆری نەوتەی باینانسا باینانس کەرکووکە ڕێک پێچەوانەی ئەو دەیڤید کۆریدۆیە یا ڕێڕەوی داودەیە کە ئیسرائیل قسەی لەسەرکات بۆیە ئەمە دوو بە یەکداکێشانی دوو پرۆژەی زۆر زۆر ئاڵۆزن وەکو پرۆژەیەکی عملی دوورە بەڵام وەکو پرۆژەیەک کە سیاسیان دەستی بۆ بەرید بۆ ئەوەی لە دانووسانەکان وەکو کارتێکی زەخت بەکاریگەری کارێکی زیرەکانەیە یعنی بەڵێ باشە بەڕێز دڵشاد موانێ ماستەر لە گرێبەستە نەوتیەکان لە شاری بەرمینگهام لە بەریتانیا لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان